لە کۆمەڵکوژەی هەولێرا کە برایەکم بە ناوی هەباڵازادەوە شەهید بووە تا ئێستا چارەنووسی نادیارە. ینی کاسێکی بڵێن ئەو لە کاری ڕۆژنامەنووس بووە لە ڕۆژنامەی وڵات کە لەگەڵ هاوڕەکانی لێ کە کاری ڕۆژنامەنووسیان کرد ڕۆژنامەگەریان کردووە لەوێ بوون لە کاتی 16/5/1970 کە بە پیلانێکی میتی تورکیا و بە هاوکاری پارتی دموکراتی کوردستان هەستن بە پەلاماردانی کۆمەڵی خەڵکی تێکۆشەری ئازادی خوازی کە خەباتی ڕزگاریتمان کرد بۆ بەر ینی کە هەواڵی ئەوەمان بیست ئێمە تەمەنەوە برای من ماڵی 73 بەڕاستی هەواڵێکی زۆر جەرگبەر بوو ناخۆش بوو کە کۆمەڵی خەڵکی تێکۆشەری ئازادی خواز شەید بوون و دواتر ئێمە هەوڵی جدیمان زۆرە گەڕان بە دوایانە تا ئێستاش ینی بە شێوازێکی زۆر درەندانە کە کۆمەڵی خەڵکی تێکۆشەری ئاوەهای تیرۆرکەران و لە ناویانە 19 ڕۆژنامەنووس ینی لە هیچ شوێنێکی دنیا شتیوە ڕووی نایەوە تا ئێستا ینی تا ئێستا ڕووی نایەوە بەڕاستی ئەمە کەرەساتێ بوو بۆ ئێمە بۆ عایلەیە و هەموو هەواڵانی کە لەوێ شەید بوون ئێمە هەوڵ و تێکۆشان بەدوای چون گەڕاندنی زۆر تا ئێستش لە ئەزال چارەنووسیان نادیارە نە ماون نە شەیدکراون نە تەرمیان هەیە نە شتێکیان ناونێتەوە بە کەسوکاریان زۆر هەوڵیشمان نا بە دوای چۆن ینی هیچ ئاسەوارێک نییە هیچ معنی هەواڵێکی وا دڵخۆشکەر نییە کە بۆ ئێمە بزانێکی یەکلایی بینەوە بەمان یا بە نەمان یانی ئەمە بەڕاستی پەڵەیەکی ڕەشی ناشرینە بە ناوچەوانی حیزبێکی کوردیەوە بەناو کە خەبات دەکات بۆ کورد بەس هەستا بە پیلانێکی داگیرکەران و بە فیلمیشانە مەرامەکانی داگیرکەران بێنێتە دی و خەڵکی ئازادی خوازی ئەو ڕۆژنامەنووس شەهید بکات و تیرۆر بکەن بەڕاستی ئەمانە کارەساتێکی زۆر ناخۆش بوون دڵتەزێن بوون. هەواڵ ئازاد کە کاتێک پێشەوەی کە هەواڵان بناسێ زۆر هۆگری خوێندنەوە و نووسین و هەتا هەندێک جار شعری شتی باشی دەنووسی ئەنی زۆر کەسێکی بڵێن تاڵی ئاستی ڕۆشنبیری بەرز بوو باش بوو حەزی لە نووسین و خوێندنەوە بوو لەنەوە تو حاڵانە لەنەوە سێ کە هەواڵانی ناسی چۆن ناو کاری چاپەمەنی ئازادەوە ڕۆژنامە وڵات بوو کاتکاری دەکرد ینی حەزی ئەمە حەزی بخۆی بوو کەسێک بوو زۆر هادە بوو لەسەر خۆ تۆڕەبوونی زۆشتانە ئاستەم بوو ینی نازانم بڵم ئەمەە سیفاتی جوانی هەبوو نازانم چۆن وەسفی بکەم ینی کەسێک کە بە حیاتی لە یاد ناسێ لەناو بنەماڵێمەوە تەواوی هاوڕێوانی هەواڵانی شێوەی کە ناسی بێتیان ینی دوجار کە چەند ساڵ بڵێن لەناوە تو سێ و کە ئەمانی ناسی لە پێم وابێ حاڵانە بم لەنەوە پێنجتر بە تەواوەتی کاری ڕۆژنامەنووسی دەست پێ کرد و لە ڕۆژنامە وڵاتکاری کرد هەتاکو ساڵی 1970 لە کۆمەڵکوژی هەولێر کە ئەویژێکێک بوو لە قوربانیانە دوجار کە بینیمان پێم وابێ لە 96 بوو لە 96 بوو بە کارێک دابەزی بە کاری ڕۆژنامەگەری کە شتی بۆ ڕۆژنامە برد وەکو وەرەقە شتانە کە دوای ئەوە نەمان بینیەوە وە تا ئێستا نەمان بینێتەوە هەڵوێستی ئێمە دەبێت ینی درێژە پێدەری خەباتی شەیدان بین خاوەندارەتی لە شەیدانی خۆمان بکەین ینی ئەو خەونەکانی شەیدان بێنینە دی بە دواداشن بۆ ئەم بکەین یعنی بەڕاستی من دەڵێم ئەو کات کە لە 1970 ئەم پیلانی کە پارتی دموکراتی کوردستان ئەنجامیدا لە هەولێرا و ئێستاش لە یازا هەر بەردەوامە لە پیلانیان و بە درێژە پێدەری و پیلانانەیە ینی من داوا لە وەکو خانەوادەی شەیدان وەکو خۆم دەڵێم ینی دەبێ ئەمە بێدەنگ نەبین بێ هەڵوێز نەبین هەڵوێستی جدیمان هەبێ لە بەراوە داواش لە تەواوی شەیدان کەسوکاری شەیدان و خانەوادەی شەیدان دەکەی ئەم بێدەنگیە بشکێندرێت و ئاوادا نەنیشتین دەستەوەسان چونکە بەڕاستی کۆمەڵکۆژی هەولێر کە ڕوویدا ئێستاش لە یازا ئەوتە پارتی بۆتە لە پێشی جێشی داگیرکەران و گەلی کورد دەکە و خەڵکی ئازادی خواست شەهید دەکا یعنی ئێمە جارێکی کە لە بەدەم هەڕەشێکی کۆمەڵکوژیە ینی ڕەشەکوژیەکی کە ئەو کات بڵێن کە
لەگەڵ کۆمەڵی خەڵکی ئازادیخوازی بامەزگرت بوو ئێستا ئەگەر ئاواهی بڕوە من بە قەناعەت خۆم دەڵم تەواوی گەلی کورد لە بەردەم هەڕەشەیەکی گەورەدا دەبێت دەبێت داوام لە کەسوکاری شەیدانەوە ئیتر بڵێن بەسە بابی بیان بەستێنین ینی یەک دەنگ بین و یەک بگرین لە بەرامبەر ئەوەیە کە هەڵوێستی جدیمان هەبێ فیدی ئەمە قبوڵ ناکرێ ئەم هەموو خیانەت و خاک فرۆشتن و میلەت بەو دەردەی نەهامەتێ بەرن یەک شت هەیە لێرە ڕاستە ئێستا پارتی دموکراسی کوردستان دەڵێ پەکەکە خۆی لە ڕاستە پیلانی داگیرکەران پەکەکە نییە پەکەکە بیانەکە ئەوژنا پیلانی داگیرکەران قەرکردنی نەتەوەی کوردبە بە پارتی خۆشیەوە ئەمە حقیقەتی شتێک ینی داگیرکەران بەتایبەت دەوڵەتی تورکیا فاشست ئەوە نازاسن ئێمە ینی نییە من نازانم تێ ناگەم ینی پارتێکی وەکو پەکەکە کە لە پێناوی ئازادیخواسی ئازادی گەلی کووردا تێدەکۆشێت بە هەزاران شەید یا ڕووبارە خوێنی ڕشتووە ینی بۆ تاوانە ئەگەر من لایەنگری پەکەکە بم ئەی بۆ ئینەکەی ئەو تاوانە کە لایەنگری داگیرکەران و پێشی داگیرکەران دەکەوێت ئەم هەموو پیلان گوێڕێ لەسەر گەلێکەی خۆی دەباتە سەر ینی بۆ شێ بێ ئێمە پەکەکە ینی من زۆر بە شانازیەوە دەڵم خۆزگە بمتوانە ینی وەکو پێویست پەکەکە بوومایە ینی بە حەقەت دەڵێم ینی خۆزگە بمتوانایە پەکەکە بوومە ینی هەرکەس ناتوانێت ئەو ڕێبازە بگرێتە بەر بۆیە ئەمان کە ئێستا کە ناتوان ینی مردنی خۆیان دەرەوە دەبینەوەکەم خەڵکە ئازادیخوازە و شار بێتەوە ڕۆشنبیر بێت و تێبگات ینی ئەمان ئەم هەموو کۆیلایەتی شتی دەکەن بوون مردنی خۆیان لەوا دەبینەوە چونکە خۆیان ناتوان هەنگاوێکی باش بنێنە پێشەوە ئازادیخوازانە هەنگاوێکی ینی خزمەتکردن بە گەلەکەی خۆیان بە خاک خۆیان ینی ئێستا بۆیە تاوانەکە لایەنگری پەکەکە بین دەزانێت پێشکەوتنی پەکەکە بە مردنی خۆیان دەبینێتەوە ئایم پیلانی داگیرکەرانە چونکە ئەمان خۆیان وابەستن بە داگیرکەرانەوە گرێت لێ داگیرکەرانن ینی نییە خاوەنی بڕیاری خۆیانین خاوەنی مۆراڵی خۆیانین وا دەزان هەموو کەس وا دەکات یای پەکەکە لە سەرپی خۆی وەستاوە بەکە حرەکەتێکی ئازادیخوازی فکری پێشکەوت و خواست ئەمە بۆیە ئەوان کە ئێستا بە تاوانی دەبین لەگەنە بۆچی تاوانە لە ڕێگەی زۆر شۆنەوە هەوڵی جدیمان زۆر گەڕین بە دوایانە هیچ سۆرەغێکی جدی نییە وەکۆی کە خۆیان ئاشکرایکەن پێت بڵێن بە زۆر کۆی کە ئەمرێتەوە ئەنداون کە کۆمەڵ با کۆمەڵ هەمیان شتێتکراون و کراون بەژێر خۆڵ یان شتێک لەو بابەتان نەژنەوە خۆی کە بڵێن تا ئێستا ئێمە هەوڵی زۆرمان ناوە لە ڕێدادگاوە لە هەچەند دادگا لە هەرێمی کوردستانان نییە هەوڵی زۆرمان ناوە لە ڕێی وەزارەتی شەیدان و ئەنفالەوە هەچەند بەڵێنیان بەس بەڵێنەکانن لە ڕێی ئەنجومەنی وەزیرانەوە بۆ خۆم 2000 چوومەتە ئەنجومەنی وەزیران چوومەتە پەرلەمانی لە 2005 چوومە پەرلەمان لە 2005 وتی بڕۆ 5 ڕۆژێکە جات 5 ڕۆژێکە وەڵامی دەقیقتانینەوە ئەوە چەند ساڵ 7 ساڵە تا ئێستا وەڵام هیچ وەڵامیشیان ناوێنێتەوە ینی هیچ وەڵامیشی ئێمە ینی سۆرەغەشی ئەوتۆ نییە ینی ڕاستیەکانت پێ ناڵێن